عزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێ بێت و بەیانیتان باش بێت هیوێ ڕۆژێکی پڕخێر و خۆشی و ئارامیتان بۆ خوازم هیوادارم ئەمڕۆژ بتوانن بە دڵێکی خۆشەوە ڕۆژەکەتان بەسەر بەرن و هەموو کار و چالاکیەکانتان بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە بەرن ئێمە خۆشحاڵ و ئاسوودین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکەی ڕۆژێکی نوێ با کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری جیاواز لەگەڵ تەواوی هاوکاران و هاوکاری سەرێکم سەرکۆ هاتینەوە لای ئێوەی عزیز و خۆشەویست بانی باش سەرکۆ بانی باش تۆ باشیت بە هیوای باش بوونت خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بانیتان باش خۆشحاڵینە بانیش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێتانەگەینەوە بە هیوای ئەوەی کە تەندروستیەکی باشتانە بێ بە وزەیەکی باشەوە لەگەڵ کار و پیشەی ڕۆژانەی خۆتانە بەردەوام بن هیواداری بینەری پرۆگرامەکەمان من تا لە ڕێگەی میوانەکانمانەوە کۆمەڵە زانیاری بە ئێوەی ئازیز ببەخشیت جابەر لێ بچینە لای تۆڕەکانمان بەڕاستی ئێمە ڕۆژانە بەرکەوتنمانەیە لەگەڵ سۆشیال میدیایە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتیە ئیتر بەردەوام ئەم کۆمەڵە بابەتانەی کە ڕۆژانە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە کۆمەڵێک باس و خواز لە نێو هاوڵاتیانە بڵاوکاتەوە زۆر جار ئێمە ئاڵێن زۆر کات لایەنە نەرێنێکی و ئەرێنێکەشی بەدەست خۆمانە چۆن بتوانین بەکاری بێنی چۆن بتوانین سوودی لێ بینێت چکامە ساڵ بە ساڵ لە پێشکەوتنایە و ئەتوانن کاری باشتی تیا بکرێت بەڵام زۆر جار بەداخۆ لایەنە نەرێنەکەی زیاتر باڵا کێشێ ئەمە پێویستی بە خۆشیاری تاکەیە تا بتوانێت چۆن سوودی لێ بێنێ و چۆن بەکاری بێنێ ئەمە پرسیارەکە لامان کاتیشە کۆمەڵە بابەتی زۆر سەرنجڕاکێش هەیە لە نێو پیجەکانە ئەو کەسانی کە پیجی تایبەت بەخۆیانەیە یاخود دەستگایە کە پیجێکی فەرمی تایبەت بەخۆی هەیە چۆن دەستگای میدیایی کورسات پیجێکی تایبەت بە خۆمان هەیە کە هەرچی ئەو بابەتە گرنگ و سەرنجڕاکێشونی کە لە هەموو بوارە جیازەکانە ڕۆژانە لە ڕێگەی هاوکارەکانمانەوە دەخرێتە ڕووبووی کە بتوانن زیاتر سوودی لێ بێنن پەیوەند یەکێک لەو بابەتانەی کە زۆر جار سەرنجی من ڕاکێشێ بابەتە تەندروستیەکانە بابەتەکانە کە پێیوەستە هەم بەلایانی دەرونی و بەلایانی تەندروستی جەستەوە ینی بابەتێک دوێنێ سەرنجی منی ڕاکێشاڵێ بە تایبەت کێمە بەیانیانە پرۆگرامەکەمان تۆ کە لە خەوەڵاستی چۆن نەتوانانی ڕۆژێکی خۆش بۆ خۆت ئاسوودە بۆ خۆت دروستکەی زۆر بلایەن هەیە زۆر بابەت هەیە کە پێیوەستە بەخەوە پێیوەستە بەوەی کە چۆن هەناسەیەکی باش هەڵەمژی پێیوەستە بە وەرزشکردنەوە من لایەنێکی کەمێنا کەم ڕۆ تەوەری کشمان پێوەستە بەمەوە ئێمە ڕاهاتوین یەکسەر دەسەینە مۆبایلەکەمان هەڵیەگرین بزانین یەکسەر کۆمەڵە پرسێتە بەردەمی کۆمەڵی هەواڵی ناخۆش کۆمەڵە پیجەکان لەبەر کۆکردنەوەی کۆمەڵێ لایک و ئەمانە چەندین بابەتی ناڕاست ئەخەنە هەواڵی مردنی ناڕاستیشی تایە بەداخەوە یعنی ئێمە چۆن بتوانین دەستپێکی ڕۆژەکەمان بەوە نەبێ هەستی جارێ با هەناسەیەک بین توانین کۆمەڵە جوڵە بە خۆمان بکەین بزانین کەش و هەوا چۆنە ئەنج بچینە سەر کارەکەی خۆمان و دوجار ئەگەر ویسمان سێری بکەین جا زۆر کەسیش بەدەست خۆیەتی کامپیجە لایکەکە کامپیجە لایک ناکە کەواتە بایم ڕۆبی بەسینۆ بە شێوازە دروستەکانی بەڕێوەبردننی پیجێک لە سۆشیال میدیا یاخود ئەمەش پێویستی بە هۆشیاری هەیە کە چۆن بتوانین من پیجێکی فەرمی خۆمە بێ ئایا ئەبێ ئەو بنەمایانە چییە کە پەیڕەوی کەم تاوەکو بتوانم بە باشی پیجەکەم بچێتە پێشەوە و ئەو کەڵکانەشی کە لایکی منەکەن کەسانێک بە سوودی لێ بینن نەک لە بەرخاتری کۆمەڵی بابەتیکە ئایا ئەم هۆشیاری لای ئێمە هەیە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگراڤین خالید محەممەد شارەزا لە بواری سۆشیال میدیا و بازارکەڕی کە بەڕێزانە سا لە ستودیۆ ئامادێ فەر بانی باش زۆر سپاسەکەم دووبارە بەخێر بێت سپاسەکەم پێوەند خان زۆر مەمنون بابەتێکی زۆر گرنگە و پێیوەستە بە هەمووشمانەوە ڕۆژانە بەکارێنانی سۆشیال میدیا لە دوای ئەوەستا ساڵ بە ساڵ لە پێشکەوتنایە ئێمە بەر لەوەی کە بچین لەوەی کە پیجێکدانین و شێوازە دروستەکەی چەند گرنگە بەر لەوەی کە ئێمە سۆشیال میدیا بەکاربێنین هۆشیاریمان هەبێت لەسەر سۆشیال میدیا زۆر گرنگە کاکسەر کۆ چونکە ئێمە لە بەکارهێنانی سۆشیال میدیایە زۆر جار هەست بۆ ناکەین کە شتەکان چۆنی گۆڕانکاری بەسەرایەت یعنی حتا سۆشیال میدیا کۆمەڵی گۆڕانکاری بناغەی کللتوری لەناو ئەو وڵاتانەی ئاکا کەتیایەتە شەناسەنێ لەبەرەوە زۆر گرنگە کە خەڵکی ئێمە هۆشداریەکی هەبێت لانی کەم بزانێت کە بەکارهێنانی ئەم سۆشیال میدیا چۆن تەسیل لە بیرکردنەوەی کات و چۆن بەرکەوتنی هەیە لەگەڵ بابەتانەیە کە لەو پلاتفۆرمای هەیە زۆر باش ئێمە هەمومان بە تایبەتی ئێستا لە بواری بزنسا کە سۆشیال میدیا هاتووە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆی کە بزنسەکەی خۆی بناسێنێ بەڵام با بڵێن لە هەرچی بوارێکی ترابێت کاتێک کە سەرەتا کەسێک ئێوێت بێ بە خاوەنی پیجێک ئەبێ سەرەتا هەنگاوەکان چین کە دەست پێ بکات خۆی پەیوەندخان ئێستا پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا ئەم پرۆسەیان زۆر ئاسان کردووە هەر کەسێ بێ پیجێکی بزنس دابنێت لە هەر پلاتفۆرمێک لە بەناوبانگەکانی سۆشیال میدیا ئەتوانێت زۆر بە ئاسانی دابنێت و چەند کلیشێک دوورە لێوەی ئەوەی کە گرنگە پرۆسەی دانانی پیجەکە خۆی نییە بەڵکو پرۆسەی بەڕێوەبردن و شێوازی گەشە پێکردنەکەیەتی
باشە کەواتە ئەو شێوازە چۆنە ئەو شێوازە چۆنە ئێمە فێری بین کە پیجێک دابرین بەتایبەتی ئێستا وایلات و بازارگەریش کردوتە نێوان پیجەکانی شوانی کەسێک دوکانارە ئەوەی لە ڕێگەی پیجەکەیەوە کەلوپەلەکانی نەفرۆشێ ئەوەنە لە ڕێگەی دوکانەکەەوە نایفرۆشێ کەواتە شێوازە دروستەکان چین ئەتوانی بۆ ماڕووکەیتەوە بێگومان طبعا ئێمە ئێستا ئەتوانین تەنها بە شێوازێکی ڕووکەشی باسی شتەکان بکەین چونکە کاتشتە قوڵایەوە ئەمە بوارێکی زۆر قوڵە کاری زیاتری هەیە بێگومان بەس هەر بۆ قسەکەی بەڕێزت کاک سەرکۆ بە تاکید ئەو پلتفۆرمانەی سوشال میدیا ئێستا بوون بە سەرچاوەیەکی زۆر گرنگی داهات بۆ هەموو بوارەکانی بزنس لە عێراقا ئێمە لە پلتفۆرمەکانی سوشال میدیا لە با بڵین توێژینەوە جیهانیەکانە شتێکمان هەیە پێڵین با بڵین ستێپی پەرەسەندن لە 2015 تاوەکو 2010 یەکەم ستێپی پەرەسەندنی سوشال میدیا بوو لە ناو عێراقا کە لە تقریبا نەبوونی اعتیمادێکەوە لەسەر سوشال میدیا خود نەبوونی هۆشداریەوە وردە بزنس و کۆمپانیاکان دەستیان کرد بۆی کە پلتفۆرمی سوشال میدیایان هەبێت و پیجەکانیان هەبێت و ئیشی لەسەرکەن و ئەو کاتە ستێپێکی زۆر گرنگی پەرەسەندن بوو لەبەرەوەی بزنسەکانی ئێرە وردە بە دیجیتاڵی ئەبوون ئێستا ستێپی دووەمی پەرەسەندنە ئەوەی ڕاستی بێت لە نزیکی ساڵی پارەوە توانین بڵین ستێپی دووەمی پەرەسەندن دەستی پێ کردووە کە چییە ستێپی بە پرۆفێشناڵ بوونی ئەو بزنسانەیە کە لە سوشال میدیا ئیشەکەن هەتاوەکو ساڵی پار دوو ساڵ لەمە و پێشی زۆر گرنگ نەبووە بزنسەکان زۆر پرۆفێشناڵ بن لە شێوازی بەڕێوەبردنی سوشال میدیاکانیانە بەڵام بۆ ئێستا و لە ئێستا بەدواوە وردە ئەچینە ئەو قۆناغە تازەیەوە کە هەر بزنسێک ئەگەر پرۆفێشناڵ نەبێت و خزمەتگوزاریێکی زۆر باشی نەبێت ناتوانێت جێگەی خۆی بکاتەوە یەکەم ستێپ بۆیە بەڕای من بۆ هەر کەسێک چ کۆمپانیایەکی هەیە چ تاکە کەسیەکە لە ماڵەکەی خۆیەوە پیجێک دابنێ ئەوەیە کە خوێندنەوەیکی زۆر باشی بۆ ئیشەکەی خۆی هەبێت بزانێ ئەوێت چی بکە و چۆن پیشانی خەڵکی بە زۆر باشە ئەم خوێندنەوەی کە ئاماژت پێ کرد کاتێک ئێمە لە پیجەکانە ئەمانەوێت دەیبین ئەو بابەتانە بە دڵنیاییەوە هەمووی ئێوە لەوەی کە ئەکتیڤ بێت زۆر چالاک بێت ئەو پۆستەی کە کردوێتی زۆرترین فۆلۆوەرسی هەبێ هەر بە پیجەکەشیەوە ئەکرێت ئەو کەسە خۆی لە ماڵەوە کاتێکە ئەم پیجەی خۆی داناوە کە پۆستەکانی ئەکات بتوانێت زۆر ئەکتیڤی بکات لە ڕێسپۆنسەریەکانەوە بێگومان گرنگترین شت بۆ بابەتی ئەکتیڤ بوون خۆی زۆر ئاسانە لە کاتی بەڕێوەبردننی بزنسێکا لە سوشال میدیا بیرمان بچێتەوە کە ئێمە لەگەڵ خەڵکا تەعاملەکەن دایم خەیاڵمان لای ئەوە بێت چۆن فرۆش بەرزکەینەوە بەڵام لە ڕاستیە سوشال میدیا پێگەیکی کۆمەڵایەتیە هەروەکو چۆن ئێستا ئێمە دانیشتوین لێرە پێویستە کۆمەڵێک مەبادئی کۆمەڵایەتی هەیە جێبەجێکەین لە نێوانی یەکتریا لە سوشال میدیاشە پێویستە هەمان شتکەین لەبەرەوە زۆر گرنگە هەر کەسێک کە ئێوە پیجەکەی خۆی ئەکتیڤ کات دایم بیر لەوە بکاتەوە هەمیشە بیر لەوە بکاتەوە کە چۆنی کۆمەڵایەتی بێت لەگەڵ ئەو خەڵکانەیە کە فۆڵۆویەکەن کۆمەڵایەتی بوونەکەش بەشێکی بێگومان ئەوەیە کە لە شێوازی تەعامل و قسەکردنەکەیە شتەکان کۆمەڵایەتی بن و زۆر خۆی دانەبڕێت و بەشێکیشی ئەوەیە کە ئەو بابەتانەی کە قسەی لەسەرکات و پۆستێکات بە شێوازێکی مرۆڤانە و کۆمەڵایەتی بێت چکە زۆر جار ئەیبینین زۆری پێیج هەیە کە هەموو تەرکیزیان لەسەر فرۆشە فرۆش وە لە کۆتاییە هیچ نافرۆشن لەبەرەوەی ئەو خەڵکانەی کە فۆڵۆویانەکەن بێزارە بن لەم شتە دڵنیاییەکیش نایەن ینی دڵنیاییەک نایەن بە ئێمەی هاوڵاتی کە بڵێ بۆ نمونە کاڵایەکمان پێفرۆشێ باسی جلوبەرە بکەین ئەم جلوبەرگە کە لێکڕی دوجار نازانی تۆ بچیتەوە ئەگەر بزانیت جلوبەرگەکە باش نییە کوالیتی باش نییە پارێکی زۆری لە تۆ سەنووە چۆن ئەو متمانەیە دروستکەی لای خەڵک یعنی تۆ بۆ نمونە ڕیکلامێکەکەی بۆ چلەکەی خۆت بەڵام لە پاڵ ڕیکلامەکە و پێشیاڵەی من ئەم شوێنەم هەیە بۆی کە تۆ دڵنیا بیت ئەگەر بەدڵت نەبووتوانی بۆت بگۆڕم ئەگەر بەدڵی نرخەکە نەبوو لە چاو شوێنێکی کە تۆ توانی بە شوازێکی تر مامەڵە ئەمانە بۆ لە لای ئێمە زۆر کەمە یعنی ئێمە دڵنیانین لەوەی کە ئەو شتێکی کڕین شتێکی باش بێت لە ڕیکلامەکەی خۆیان زۆر باشە بەڵام کە دوایی لە بێتە بەردەست ئەوە نییە کە تۆ داوات کرد زۆر ڕاستە کاک سەرکۆ کێشەکە خۆی لۆ سەر هەڵەیات ئەگەر لە شێوازێکی لە بناغەوە سەریکەین لۆ سەر هەڵەیات کە ئێمە هیچ یاسا و ڕێسایەکمان نییە بۆ کۆنتترۆلکردنی ئەم بازارە دیجیتاڵیانە بۆچی یاسا و ڕێسامان نییە کەم تەرخەمەکە لە حکوومەتەوە نییە بەڕای من لەبەر ئەوەی ئەم گەشە سندن و پارەسەندنە زۆر خێرا بووە لە چەند ساڵی پێشوە ئەو دایرانەی کە پێیوەستن بە ڕێگولێتکردن و تاسمیمکردنی ئەم بزنزانە چاودێریکردنیان فریا ناکەون کە چاودێری هەموو بزنزە جیاوازانە بکەن لەبەرەوە وایلات و هەر کەسێک دەتوانێت هەر شتێکی بوێ بیفرۆشێ و لە پێچینەوەی لێ نەکرێت لە ئێستا بەداخەوە بەڵام من بە شێوازێکی گشتی وا بیرەکەمەوە کە خزمەتکردنی کاستومەرواتە خزمەتکردنی مشتری شتێکی زۆر گرنگە
ئەکرێت ئەو پەیجانە بۆ ئەوی متمانە دروستکەن مانی باک گەرانتیان هەبێ واتە من کاتێک کە شتێک بە تۆ ئەفرۆشم بەڵێنی ئەوەت پێوم کە تاوەکو 30 ڕۆژ ئەگەر تۆ ئەم پرۆدەکتت بەدڵ نەبوو بەبێ ئەوی هیچ پرسیارێکە لێ بکەم و لێو پرسم بۆچی تۆ توانی پرۆدەکتەکە بنێریتەوە بەرەمەکە بنێریتەوە پارەکەی خۆت وەرگریتەوە ئەمە متمانەیەکی زۆر لای کەستومەر و کڕیار دروستەکات بەمەرجێک ئەم وعدە ببرێتە سەر زۆر باشە. جا سۆشیال میدیا خۆی لە خزمەتی کارە بازرگانیەکانی ئێمەدانراوە بەڵام ئێستا ئەبینی لەوەی کە سۆشیال میدیا خۆی بووە بە بازرگانیەک لەوەی کە پیجەکەیە فۆلۆوەرسی زۆرە ئەم پیجە بە بڕێک پارە ئەفرۆشرێتەوە و ناوەکەی ئەگۆڕێ بەپێ ئەو بزنسێک ئەو کەسە ئێوەت یاخود بەپێ ئەو بابەتی کە خۆی ئێوەت پیجی بۆ دابنێت ئەیکڕێتەوە. ئەمە تا چەند کاریگەی لەسەروی کە ئەم پیجە لە ڕووی سکیۆرەتیەوە ئامانە لە ڕووی سکیۆرەتیەوە زمانی ئەوەی هەیە کە ئەم پیجە تەواو لە دەستی خاوەنی یەکەم هیچ شتێکی نەماوە ئێستا لە دەستی خاوەنی دووەمایە. ئەگەر پرۆسەی گواستنەوەی خاوەنددارەتی پیجەکە لە خاوەنی یەکەمەوە بۆ خاوەنی دووەم کەسێکی زیرەک بیکات ئەکرێت لە لایەنە سکیۆریتیەکانەوە چارەسەر بکرێت و هیچ کێشەیەکی سکیۆریتی نەبێت بەس کەسی دووەم پیجەکە ئەکڕێتەوە بۆ ئەوەی یاخود فرۆشی هەبێت یاخود پیجێکی ئەکتیڤ بێت یاخود بزنسەکەی بەهێزکات. ئەمە تەوان لە کۆمپانیەکەی من کە ئیشی مارکتینگەکەین بە بەردەوامی هەموو کڵایەنتەکانمان ئاگادارەکەینەوە کە ئەم هەڵەیە نەکەن. بۆچیش ئەم هەڵەیەنەکەن لەبەرەوەی هەر پیجێک لە سۆشیال میدیایە تۆپیکەکەی یاخود بابەتەکەی بگۆڕدرێت ئەو پیجە هیچ ئەکتیڤێکی نامێنێت و بە تەواوەتی ئەمرێت و کۆتایی پێێت. ئیتر ئەوەش بۆ منە زۆربەی و پیجانە بە بابەتێکی کۆمەڵایەتی یاخود کۆمیدیا یاخود بڵاوکردنەوەی گۆرانی فۆلۆوەرەکانیان زیادە بێت و دواترێ فرۆشێ بۆ نمونە بە کۆمپانیایەکی فرۆشتنی بەرهەمێک کە ئەم تۆپیک گۆڕانە ئەم بابەت گۆڕانە لە پیجەکە ڕۆیات هیچ ئەکتیڤێکی نامێنێت و سفرە بێتەوە لەبەرەوە گەورەترین هەڵەیە. زۆر باشە. ئێستا زۆر کەس بەڕاستی کەوتونەتە سەر ئەوەی لە ڕێگەی پیجەکانیانەوە بەبێ ئەوەی هیچ شوێنێکیانە بێت لە دەرەوەی وڵات کۆمەڵی کاڵا و کۆمەڵی بابەتێنن لە ڕێگەی پیجێکەوە ئەم کاڵانە ساخەکەنەوە. ئایا ئاسایش هەیە بەسەر ئەم پیجانەوە کە بزانین ئێمە دڵنیاییمان هەبێ کە ئەم پیجانە فێک نینە پیجانە پیجی ڕاستەقینەن ئەم کەسانێکن کە بەبێ هیچ مەبەستێک ئەم پیجی دانەوە ئەوەی ئێوە ئاگادار بن لەم بوارەچکەمە ساڵ بە ساڵ ئیتر سۆشیال میدیا بەرەو پێشۆڕوە هەتا بکرێت بڵاوترە بێتەوە پەرەی زیاتر ئەسانێ ئێمە ئەتوانین کۆنتترۆلی ئەم بابەتانە بکەین. بەڵێ کاکسەرکۆ لە وەک لە پۆینتەکەی پێشوشا باسمان کرد بەڕاستی ئەو مؤسساتە حکمیانەی کە کاریان چاودێریکردنی ئەم جۆرە بازاڕانەیە هەتاوەکو ئێستا فریان نەکەوتون چکان مؤسسانە بۆ ئەوە دروست نەکرابوون کە بەم شێوازە بزنسی نوێ بە لێشا و بکرێتە ناو بازارەکەەوە بۆ ئەوە دروستکرابوون کە چاودێری کۆمەڵک شوێنی فیزیایی بکەن و ئەم کارە زۆر ئاسانترە لەوەی کە تۆ چاودێری کۆمەڵک شوێنی دیجیتاڵی بکەیت. لەبەرەوە مؤسسانە فریان نەکەوتون هەتاوەکو ئێستا کە خۆیان ڕیفۆرم بکەن و گۆڕانکاریەکی بناغەی لە خۆیانە دروستکەن هەتاوەکو بتوانن چاودێری ئەم بزنسە دیجیتاڵیانە بکەن. بەڵام هیوادارم لە چەند ساڵی داهاتوە ئەم شتە گۆڕانکاری بەسەرا بێت و چاودێری زیاتر بکرێت. بۆ ئێستا کەستومەر یاخود کڕیارە بێ خۆی هۆشداری هەبێت و خۆی بڕیاربات کام بەستەنها لەلایەن حکومەوە تۆ توانێت کۆنتترۆل کرێ یاخود ئەتوانێت چەند کۆمپانیاک دامەزرێت لە ڕێگەی سکیۆرەتی تایبەتەوە کە نەیەڵێ هیچ پیجێک تەجاوز بکات یاخود کارێکی ناشیا و یان بە شێوازێکی ناتەندروست مامەڵە بکات لەگەڵ هاوڵاتیان. بەکمان ئەگەر چەند کۆمپانیایەکیش دا بمەزرێت ئەو کۆمپانیانەوەکو کۆمپانیایی ڕیڤیوکردن یاخود بە سەرداچوونەوە ئەبێ کار بکەن لە کۆتاییە بە بڕیار لە لای حکومەت بێکایە پیجێک دابخرێ یاخود بمێنێتەوە بەس بە شێوەیەکی گشتی من لەگەڵ کەمترین تەداخلی حکومەتام لە کاروباری بازاڕی ئازادە. تەنها لە کاتێکا من لەگەڵەوەیان حکومەت تەداخل لێ بکات لە بابەتێکی لەو شێوەیە کە شتەکە ناقانونی یاخود نایاسایی بێ. بەڵام بۆ ئێستا بەرپرسیارەتەکە لەسەر کڕیار خۆیەتی کە چاودێری ئەو پیجە بکات و بڕیار بات کە ئایا ئەم پیجە ڕاستەقینەیە یاخود فیکە و چەند ڕێکارێکی زۆر باشیش هەیە بۆ ئەوەی کە کڕیار خۆی بتوانێت ئەم هۆشداری هەبێت. زۆر باشە بۆ ئەو بابەتانەی کە ڕێکلامینگە بەدڵنەوەی ئەو کەسە ئەوێ بڕە پارەشی تیا سەرفکە سپۆنسەریەکی لێ با بۆ ئەوەی کە ئەو کاڵایی کە ئەوێت بگات بەدەستی هەمووان یاخود ئەو تارگەتی کە دیاری کردووە. بەڵام ئەم سپۆنسەریکردنە هەنگاوەکانی ئەم سپۆنسەریکردنە تا چەند وردەکاری ئەوێت ئەکرێ بڵێ هەندێکجار سپۆنسەرەکە بە هەڵا ئەکرێت بۆیە ناگاتە شوێنی مەبەست و ئەو تارگەتی کە ئەوێت یاخود ئەو هەدەفێک کە ئەوێت نایپێکێت. بەڵێ پێوەند خان سپۆنسەریکردن لە ئێستا زۆر ئاسان کراوە لە هەموو پلاتفۆرمەکانە بە تایبەتی لە فەیسبوک و ئینستاگرام کە پلاتفۆرمە بناغەیەکانن. سپۆنسەریکردن تەنها چەند کلیکێکی پێچێت و هەموو ئەوەی کە
ئەو کەسێک کە سپۆنسەرەکە یاخود خاوەن پێیجەکە لە سەرەتی بیکات ئەوەیە کە تەمەنی ئەو کەسانێک کە ئەوێت پۆستەکەی ببینن هەڵبژێرێت لەگەڵ ئەو شوێنێک کە لێی دانیشن لەگەڵ ئەو بودجەی کە ڕۆژانە ئێوە خەرجیکات کەواتە پرۆسەکە زۆر ئاسانکراوە تەنها چەند کلیشێک دوورە کەواتە ئەگەر ئەوەنە ئاسانە بۆچی هەندێک لە کۆمپانیاکان من ئەمە باین بە وردەکاریەوە ئەزامنەوەی کە ویستێتی بە بڕێک پارە سپۆنسەری بکات بەڵام دوو ئەوەی پارەکە بۆ لەبەروی نیوەی پارەکە نیوەی ئەوەی سپۆنسەریەکە بۆ شوێنەکە بووە کاتە ئەکرێ من خۆم بتوانم سپۆنسەری بکەم بێەوەی کە من بچم دوو ئەوەنە پارە بم بۆی کە کەسێک سپۆنسەریەکەم بۆ بکات. زۆر ڕاستە پەیوەند خان ئەمەش دووبارە ئەگەڕێتەوە بۆ نەبوونێکی هۆشداری لەلایەنی خاوەن پێیجەکانەوە لەسەرم بابەتە لەبەر ئەوەی بەڕاستی من نەکەر و کۆمپانیانی کە سپۆنسەریەکەن بە بەردەوامی کۆرسی ڕۆژانە ئەبینم لە سوشال میدیایە کە باسیەوەکەن کە چۆن بۆ نمونە لە ئەدز مانەجەرەوە کە پانەڵێکی جیاوازە لە ئینستاگرام و فەیسبوک خۆی کە چۆن لەوێەوە سپۆنسەرەکانەکە کە پانەڵێکی زۆر ئاڵۆزە ئەوە ڕاستیەکە ئەمەیە بۆ ئەو خاوەن پێیجانی کە پێیجێکی بچووشان هەیە هیچ پێویستیان بەوە نییە لە ئەدز مانەجەر بزانن لە پاڵنێڵە ئاڵۆزەکان بزانن و هیچ پێویستیشان بەوە نییە کە پارە بە هیچ کۆمپانیایەک بن بۆ ئەم کاریان بۆ بکات. ئێستا هەموو سیستەمە بانکیەکانمان لەجێی خۆیەتی بۆ منە بانکی وەکو FIB هەیە کە بانکێکی زۆر مەزبوط و گەورەیە کارتەکانیان دایم ئیشەکات ئەیخێتە سەر ئەکاونتی خۆت بە 4-5 کلیک سپۆنسەری خۆت دەست پێەکەیت و ڕاستیەکی تریش لێرە هەیە بۆ هەموو کامپینە بچووکەکان یاخود بۆ هەموو سپۆنسەریە بچووکەکان وەکوەوەی کە خاوەن پێیجێگەی کات و بودجەی مانگانەکەی کە خەرجەکە لە خوار با بڵین $500 هیچ پێویست ناکات بچێتە ئەدز مانەجەرەوە هیچ پێویست ناکات لە وردەکاریەکانی نیشانەکردن و تارگەتینگ بزانێت ئەتوانێت بەگشتی سپۆنسەرەکەی بکات لە چەند کلیشێکەوە باشە زۆر جار ناهۆشیارانە زۆر کەسێ ئەم پێیجە پارێکی زۆریشی لێیە و سپۆنسەری زۆری باشی بۆ دروست دەکات بەڵام هەر خەڵکێکی کەم ڕووەکاتە پێیجەکەی زۆر پێیج ڕۆژانەیەتە بەردەممان کاڵایەکە بۆ نمونە ئۆتۆمبیلێکە یاخود هەر شتێکە تۆ دایانێت تۆ حەزەکەی ببینی بەڵام ناتوانانی بەڵێک شۆرە ناو کۆمنتەوە یاخود کلیچێک لەمە بکات ئێستا خەڵکیش وشیارە لەوەی کە زۆر گلیک نکاتەوە بۆی کە تووشی هیچ گرفتێک نەبێت تا چەند گرنگە کە تۆ کاڵایەک ئەخەیتە ڕوو ڕاستگویانە نرخەکەی ئەمەنەیە ئەمە کوالێتەکەیەتی بەم شوازە تۆتوانی بەکاری بێنی ئاوا بە دەرسە ئەم شوازە ڕوونترە هەبێ خەڵک دڵنیاتر نابێ و لەوەی کە تۆ سێری شتێ بکەیت ئەڵە کۆمنتێ بنووسەنجات پێتەڵم نرخەکەی چەنە ئەمانە ڕۆژانە بەرمانەکەی زۆر ڕاستە زۆر ڕاستە ئێمە لە کاتی ڕایۆشکردنمانە بۆ کەسانەی کە کاریان لەگەڵاکەین لە بەرەوردنی سوشال میدیایە هەمیشە پرسیاریشان لێکەین ئەڵێن ئەم کاری کە تۆ ئەیکەیت یاخود ئەم ئامانجەی کە هاتە بۆ ساڵێکی تر کارەکەیت یان بۆ 10 ساڵی تر کارەکەیت چونکە ئەگەر ڕاستیەکەت بووە کەسێک درێژخایەن کار بکات ئەم بەم جۆرانە بینەری خۆی بێزار ناکات چکە جۆرەکە لە بێزارکردن تۆ بە بینەرەکە بڵێ کۆمنت بنووسە بۆی نرخێ بۆ بێت بەحساب بۆی ئەکتیڤی پێیجەکە بەرز بێتەوە کە بالمناسبە ئەکتیڤی پێیجەکەش بۆ بەرز نابێتەوە ئێمە داتامان لایە بۆی ئەکتیڤی پێیجەکە بەرز بێتەوە و بینەرەکە بێزارە بێت بەم شێوەیە بەم کارە ئەوەی کە چاکە بکرێت لەلایەن هەموو خاوەن پێیجێکەوە ئەوەیە کە زۆر سادە و ڕازگۆ بێت لەگەڵ بینەرەکانی خۆیان ئاسایی یاگەر کەسێک بیوێ نرخ نەنووسێ بەڵام با بە خەڵکی نەڵێک کۆمنتمان بۆ بکە بۆ نرخ خەڵک خۆی زانێت هەتوانێت نامە بنێرێ ئەگەر کەسێک زۆر مهتەم بێ بە بابەتەکە هەتاوەکو سادەتر و ڕاستگویانەتر تەعاملکەی لەگەڵ ئەو کەسانەیە کە بینەرتن بزنسەکەت درێژخایەنتر ئەمێنێتەوە خەڵکیش زیاتر بەڕووتایەترێت بێگومان خەڵک خۆشیەویت چونکە شتێکت نەکردو بێزاریانکەی زۆر باشنجا لە پۆستەکانە ئێمە ئەو ژمارەی کە نووسراوە ڤیوەکە ئەگەر بەرز بێتەڵێنەوە ئەو پۆستە زۆر لەوانەیە شتێکی باش بێت و مادام ئەم هەموو بینەری هەبووە بەڵام ئەگە بچینە ناوەڕۆکی لایکەکان و کۆمنتەکان ئەبینین بە تایبەتی لە لایکەکانە ئەبینین کۆمەڵە کەسێکدا لەوەچە جیاوە لە 150 هەر خەڵکی کوردستانی و خەڵکی عێراقیش نییە هەر لەوان هەر تێش نەگا لەو پۆستەکە کراوە کەواتە ئەمە هەڵخەڵەتاندنی ئەم کەسەیە کە لە پێیجەکان شتەکانە بینێت یاخود تەکنیکێکە بۆیت بوتێت لەوەی کە ئەم شتێکە من دامناوە بینەرێکی زۆری هەبوو و هەروە ئەگەر بۆ کاڵایەک بێت فرۆشارێکی باشیشی هەبووە پەیوەندخان ئێمە لە مارکەتینگە بەشێکمان هەیە سوشال پرۆفی پێڵین واتە بەڵگەی کۆمەڵایەتی کاتێک کە من ئەچمە سەر پۆستەکە بینم هەزارەها خەڵک لایکی کردووەوە سەدان هەزار بینەری هەیە ئەم پۆستە ئەمە وەکو بەڵگەیشی کۆمەڵایەتی وایە کە کۆمەڵێک خەڵکی تر ئەم شتیان بەدڵە و طبیعەتی مرۆڤی ژۆک و بنەوەرێکی کۆمەڵایەتی وایە کە کۆمەڵە خەڵکێک شتێکیان بەدڵ بێ حەزەکە لەگەڵ شەپۆلەکە بڕوە بۆیە ئامانجی خاوەن پێیجەکان لە کڕینی لایکە فەیکەکان ئەوەیە کە ئەم جۆرە بەڵگە کۆمەڵایەتیە بۆ پێیجەکان یاخود بۆ پۆستەکان دروستکەن بەڵام ئێمە دووبارە گەڕێنەوە سەرەوەی کە ئەم کەسان ئەم کارە بۆ ساڵێکە کات یاخود بۆ 10 ساڵی کات شتێکی زۆر خراپە چونکە ناڕازگویانەیە ئەمە
ئێمە دایم هەمیشە لە کڵایەنتەکانمان ئەڵێن هەڵەی یەکەم پیج کڕینە پیج مەکڕن هەڵەی دووەم کڕینی فۆلۆوەر و لایکی فەیک و درۆینێ لەبەرەوەی ئەمە جگەلەوەی کە شتێکی ڕاستگۆیانە نییە ڕاستە و خۆ زیانێکی زۆر گەورە لە پیجەکەت هەیەات و بە تەواوەتی ئەکتیڤی پیجەکەت هەکوژێت و دوای هەرچی بکەی نایەتەوە تایم باشە ئێوە خۆتان کە کەسێکێت بۆ لاتان یاخود کۆمپانیایەکێت یاخود خاوەن کارێکێت ئەو ڕێنمایانەی سەرەتایی کە پێی ئەڵێن بەکارهێنانی پیج لەوانەیە وەکو بەکارهێنانی فەیسبوک نەبێت ئەم پیجە پێویستی بێ بەردەوام ئەکتیڤ بێ بەردەوام بتوانی تۆ کاری تازە دابنێ بەردەوام بتوانی ئەو بابەتانەی کە زۆر گرنگە و وە کاتەکەشی لە چ کاتێکان پۆستانە ئەەکەی ئێوە ئەم ڕێنمایە سەرەتایانیانێنێ بۆی کە ئەم کەسە بتوانێت بە باشی بچێتە پێشەوە بۆی کە بتوانێت زۆرترین خەڵک بۆ لای خۆی ڕاکێشێت بێگومان کاک سەرکۆ تەمان کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە ئێستا من ئەیخەمە ڕوو بۆ بینەرە خۆشەویستەکان بەڵام پێش ئەوە زۆر گرنگە هەموو کەسێ بزانێت کە قاڵبی دیاریکراو نییە بڵین هەر کەسێک ئەم شتانە جێبەجێ بکات شتەکەی سەرکەوتووە بێت زۆر حاڵەتی شازمان هەیە یاخود حاڵەتی ناباومان هەیە کە بۆ هەر کەسە و بەپی شێوازی فۆلۆوەرەکانی و شێوازی بابەتی پیجەکەی شێوازی پۆستکردن و ڕێنمایەکانیش بۆی فەرقەکات لەبەرەوە دیراسەیەکی تاکە کەسیە نەوەک یەک قاڵب کە هەموو کەسێکی تێبخێن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم پلتفۆرمانە ئەیانوێت تۆ ئەکتیڤ بیت لەسەر پلتفۆرمەکان و ئەیانوێت پۆستی بەردەوامت هەبێ ئەیانوێت ئەو پۆستانەی کە ئەیکەی شتێ بێ خەڵک حەسکا لەسەری بمێنێتەوە و سەیری کات و بۆ یەکتری بنێرن بە تایبەتی بۆ یەکتری ناردن ئێستا گرنگترین شتە بەلای فەیسبوک و ئینستاگرامەوە کە دوو پلتفۆرمە سەرەکیەکەن بۆ یەکتری ناردن مەبەستمان چییە کاتێک کە پۆستێکی ئینستاگرام بینی دوگمەیەکی سندی لەسەرە کە لێرەوە ئەتوانیت ئەم پۆستە بنێری بۆ هاوڕێیەکەت ئیتر چ پۆستەکە هەزلی بێ یاخود کۆمیدی بێ یاخود شتێکی جوان بێ بۆ هاوڕێیەکتی بنێری ئەمە پرۆسەیەکی زۆر گرنگە لەناو فەیسبوک و ئینستاگرام لە ئێستەیە و گرنگترین شتە بەلایەنەوە لەبەرەوەی ئەوان لە هەوڵی دووبارە بە کۆمەڵایەتی کردنی کۆمپانیاکەی خۆیانن فەیسبوک و ئینستاگرام و مێتا بە شکڵێکی گشتی کە خاوەنی ئەم دوو پلتفۆرمەیە لەبەرەوە زۆر گرنگە کە ئەو جۆریەتی پۆستەکان و بابەتی پۆستەکان شتێک بێ کە خەڵک یاخود کۆمنتی لەسەر کە یاخود بۆ یەکتری بنێرن باشە بڵاوکردنەوەی پۆستەکان بەپێی پلتفۆرمەکان جیاوازی هەیە بۆ نمونە لەوانەیە ئێمە کۆمەڵە کەسێکمان هەبێتەنە بەکارهێنەری فەیسبوک بوون بەڵام کە ئەچینە ئینستاگرامەوە ئەبینین کە زیاتر گەنجەکانن کە ئینستاگرام بەکارێنن هەروە بەکارهێنەری تیکتۆکیش لەوەی کە کۆمەڵە کەسێکن کە بەکاری ئەهێنن ئەگە بینە سەر بابەتی تویتەر و کە ئێکسی ئێستاە زیاتر بابەتە سیاسەکان تیا بڵاوەکرێتەوە کەواتە ئەکرێ ئێمە کاتێک کە پۆستێکەکەین بزانین کوان پلتفۆرمێ و چ جۆرە پۆستێک ئەتوانین لەو پلتفۆرمەیە بکەین بەپێی تارگەتی ئەو کەسانە بێگومان پەیوەندخانەمە هەمیشە ئەڵێن کاتێک کە پۆستێک ئامادە ئەکرێت بام پۆستە کۆپی پێیس نەکرێت بۆ هەموو پلتفۆرمە جیاوازەکان هەر پلتفۆرمە و جۆرە ئۆدیەنسێکی خۆی جۆرە بیرکردنەوەیکی خۆی وە شێوازێکی کارکردنی خۆی هەیە بۆ منە لە ناو تیکتۆکە تەنها ڤیدۆی خوار 15 سانی بە شێوەیەکی گشتی تیکتۆک شەسە لە هەوڵی گۆڕانکاریەکە لە خۆیان بەڵام و بابەتێکی ترە بە شێوەیەکی گشتی ڤیدۆی خوار 15 سانی زۆر بڵاو بێتەوە لە کاتێکا لە ئینستاگرامە ڤیدۆی سەروسی سانەیە زۆر بڵاو بێتەوە بەڵام لە فەیسبوک هەتاوە کوێسەش پۆست لە ڤیدۆ زیاتر بڵاو بێتەوە و ڤیدۆش ئێستا بەشێکی لێ جابەتەوە لە فەیسبوکاویش بەشی خۆی ئەکتیڤە بەڵام هەتاوە ئێستا پۆستەکان سەرەکی ترن لەبەرەوە ئەکرێت ئەم کەسەی کە خاوەن پیجە بیر بکاتەوە کە یاخود بە شێوازێکی تر ڕاستتر بیڵین ئەکرێ خاوەن پیجەکەەوە تەرکیزی بڵاو نەبێتەوە سەرەتا لێکدانەوە دەست پێ بکە بۆ لە ئینستاگرامەوە دەست پێ بکە کە ئەمەی زەبت کرد بە تەواوەتی ڕاهات لەگەڵ ئەو خەڵکانەیە کە فۆڵۆی کردوون و زانی چیان پێویستە دواتر بچێت پیج لە شوێنێکی تر دەست پێکات وە بۆ شوێنێکیش ڕاستە و ڕێسای خۆی هەبێت بینە سەر وەرگرتنی ئەم سەحە ئێستا زۆر جار ئەگەر لە عێراق بە کشتی باسیکەین و نەرمەندێک بە نمونە بێنینەوە لەوانەیەم کەسە هەواداریشی زۆری هەبێت زۆر جارم سەحی بووێتەوە کە فێری فاینە بەڵام لای خۆمان بۆ قورسە ئەگەر کەسێک بێوێ ئەمەی بۆ بێتەوە کۆمپانیاکان بە بڕەپارێکی زۆر کاری بۆکەن لەسەرەوە ئەمە چیە تۆ ڕووکردنەوەمان بەرێ کاک سەرکۆ جاران ساحەکە بە پارە نەبوو تەنها مێتا خۆی یاخود فەیسبوک خۆی ئەیتوانی بیا بە کەسێک و لەسەر بنەمای ئەوەیەم کەسە چەندێک بەناو بانگە چەند پیجی فێکی بەناوەیە لە چەند مجەلەیە دەرکەوتووە کۆمەڵی یاساڕێژای زۆر سەیر و سەمەرەیان هەبوو کاتێک کە تەقدیم تەکرد بۆی ساحەشینەکە وەرگری ئەبووایە کەسێکی زۆر بەناوبانگی بۆی ساحەشینەکە وەرگری کۆمەڵە خەڵکێک با بڵین جۆرێک لە هاکیان دۆزی بۆ جۆرێک لە فێڵکردن لە سیستەمەکە کە بتوان سەحەشینەکەی پێوەرگرن تەزویرکردنی کۆمەڵێک دۆکیومنت بوو وەکو چۆن دۆکیومنت تەزویرەکرێت بۆ زۆر کاری تر و بەم شێوەیە سەحەشینەکانە فرۆشتەوە بە پارەیەکی زۆر خەیاڵی هەتاوەکو ئێستاش لەبەرەوەی هۆشیاری خەڵک کەمە
کۆمەڵی کۆمپانیا هەیە کە سەحەشینەکە بەم شێوازە خیاڵێ دووبارە ئەفرۆشن لە کاتێکە ڕاستێکە ئەوەیە لە فەیسبوک و لە ئینستاگرام هەموو پلاتفۆرمەکان ئێستا توانی مانگی بە $15 سەحەشینەکە بکڕیت و هیچ شتێکی پێویست نییە. يعني ئاسان بۆ تۆ یەک کلیک. جارێکمان بینایەتر ئەم پێیجە تەواو زۆر ئۆفیشەڵەوە هیچ کێشێک نییە بەڵام ئێستا کەواتە لەوەش کەوینە گومانەوە ئێمە نانە هیچ فەنێک لە سەحەشینەکانەمەوە تەنها $15 مانگانە ئەدرێت و ئیتر ئەو پێیجە سەحێکیشی نییە بێت. زۆر باشە باسی لە خولەکان کرد لە ئێستا تا چەند ئەو خەڵکانێکی ئەیانە ببن بە خاوەنی پێیجێک ئەیانە بەشداری لەو خولانەیە بکەن بۆی کە خۆیان بتوان ببن بە بەڕێوەبەری پێیجەکەی خۆیان. زۆر گرنگە کە ئەو کەسەی کە بەشداری لە خولێک ئاکات خول زۆرە زۆر گرنگە کەسەکە دیراسی ئەم خولە بکات بە وردەکاری لێ ورد بێتەوە بۆی بزانێت کە ئایا ئەم خولە بەڕاستی کوواڵەتیە یاخود تەنها ڕێکلامێکی ڕووکەشیە بۆ پارەپیاکردن. بەداخەوە من ڕەخنەم زۆرە لە بواری پەروەردەی کەرتی تایبەت بە تایبەتی لە پەیمانگەکان و خولەکانە نەکرد لە سوشال میدیا بە شێوەیەکی گشتی بەڵام من بوارەکەم لە سوشال میدیا ڕەخنەم زۆر هەیە. کۆمەڵێکی باش هەیە ناڵم نییە کۆمەڵێکی زۆر باش هەیە بەڵام ئەتوانم بڵێم زۆربیان بۆکسێکی جوانن بە ناوڕۆکێکی بەتاڵەوە. من پێشنیاری ئەوە ئەەکەم هەر کەسێک کە تۆزێک لە زمانی ئینگلیزیان عەرەبی ئەزانێت پلاتفۆرمێکی وەکو یوتیوب بەکاربێنێت بۆ دەستکەوتنی ئەو زانیاریانەی کە پێویستێتی زۆر جار بە خۆڕایی زانیارێکی کواڵەتیت ئێنە. ئەمە ئەگەر کەسێک بێوێ زانیارێکی دەستکە زۆر لەگەڵ کەلتوری خۆمانە بگونجێت و ڕاستە و خۆ بێت و لە مامۆستایەکەەوە فێر بێت ئەتوانێت بەشداری لە خولەکە بکە بەڵام چاک وایە دیراسی خولەکە بکە بە وردی و سێری پێشینەی ئەو مامۆستای بکە کە خولەکە ئاڵێتەوە کە تا چەندێک لەم بوارەیە کاری کردو و شارەزایەکەی چەندێکە اینجا بڕیار با بچێتە خولەکەی خودنا. باشە کاک ڕاوی زۆر جارێمە لە پرۆگرامەکەی خۆمانە زۆرینەی خانمێنین کە لە ڕێگەی پەیجەکەیەوە بە بازاڕبوونی کارەکەیەکات بەڵام زۆر کات پرسیاری ئەوە کرێت زۆر خانم ترسی لەو پەیجەی خۆشی هەیە ئەڵێ ئەمە لەوانەیە هەندێک لەوێنە هەندێک لەو کاڵانەی خۆمدا بنێم کەسێک کە بتوانێت بیبات ئێوە لە ڕێگەی ئەم خولانەی خۆتان و یاخود لە ڕێگەی کارکردنی خۆتانەوە کە شارەزاییتانەیە ئەتوانن ئەوانە کۆنتترۆل بکرێت کە کەسێکی کە نەتوانێت ئەم مافی ئەم کەسە بەرێ بەلای خۆیان ئەوەی کە وێنەی کەسەکە بێت واتە دەموچاوی کەسەکەی یا دەرکەوت بێت ئەمە زۆر ئاسانەت کە بابینەرەکان هەمیشە بیریان بێ هەرگیز مەچن پارە بە کۆمپانیایەک بن بۆم شتە لەسەر پلاتفۆرمەکان بە چەند کلیشێک ئەتوانی بڵێ ئەم کەسە وێنەیەکی منی بەکارهێناوەتەوە لە لای خۆی و دەست بەجێ وێنەکە لە ئابرێت پێویست ناکە پارێکی زۆری پێوەن لای هیچ کۆمپانیایەکی سکیورتی ئەوەی کە وێنەیەکی کەسەکە خۆی نەبێ یاخود دەموچاوی یا دەرنەکەوت بێ بابەتەکە تۆزێک ئالۆسترا پێویستی بە ڕیڤیو ئەبێ زۆر جار بەڵام ئەویش هەر بە هەمان شێوە ئەتوانیت لە پلاتفۆرمەکە خۆیەوە فەیسبوک ئینستاگرامە تیکتۆک هەرچیەکە تکتێک بنێریت بۆ شەریکەکە وەکو ئاعترازەکە ئەڵێیت ئەم فلان ئەکاونتە فلانە بابەتی منی بردووە لای خۆی پۆستی کردوتۆت کە بیسڕنەوە لە زۆربەی حاڵەتەکان ئایسڕنەوە و کێشەکە چارەسەرە بێت. دەستخۆشی لێکەین سپاس بۆ ئامادەبوونێ سپاس بۆ زانیاریەکانی بە هیوای ئەوەی ئەو کەسانی کە لە ڕێگەی پەیجەکەیانەوە ئەتوانن کاری بازرگانی و بە بازاڕبوونی کاڵەکانیان بکەن هۆشیارانە کاری بۆ بکەن واگەر نەشیان زانی ئەتوانن سەردانی ئەم بەڕێزانە بکەن کە لە ڕێگەی خۆیان و زانیاریەکانیانەوە ڕێگایەکی دروستان بشانێن بۆی کە بتوانن کارەکانتان بەباشی بڕات دووبارە سپاس بۆ